چۆن ئەمە بەر ئەم سیانە ئەکەوێت ئەمیش بەر ئەم سیانە ئەکەوێت ئەمە شتێکی ڕوونکردنەوەی زیاتر چەند ژمارەی گەر زیاد بکات ئەگەری بەریەککەوتن نەک زیاتکات زیاتر زیاشەکات بە یەک گەر لە 4 بوو بە 6 ژمارەی بەریەککەوتنەکان زیاتر زیای کردو ئەمە لەسەر خستی بووە چەند خستی زیاد بکات بەم جۆرە دەینە سەر هاندر ئەوەی کە زیاتر زۆر لە هەمویان گرنگترە زیاتر بایەخی پێ درێت و لە پرسیارەکان و لە کتێبە باس دەکرێت زیاتر هاندەرە هاندەر چییە؟ مادەیەکە کارلێک خێراتر دەکات کارلێک خێراتر دەکات بێ ئەوەی بەشداری کارلێک بکات بەشداری کارلێک ناکات یعنی بڕەکەی ناگۆڕێت مەبەستی لەوەیە بڕەکەی نەگۆڕە هاندەر چییە؟ مادەیەکە کارلێک خێراترەکات بێ ئەوەی خۆی بەشداری بکات مادەم بەشداری ناکات یعنی ئەو مادە هاندەرە لە کارلێکە شیمیایەکەدا بڕەکەی وەکو خۆی ئەمێنێتەوە بە نەگۆڕی بە ئیشەکە شەوترێت بە ئیشی هاندەر بەکاری هاندەرە وترێت هاندان بەکاری هاندەرە وترێت هاندەر ئەمە شتێکی تاقیگەییە زیاتر ئەگەر بۆ تێگەیشتن بکرێت مەسەلا لێ پیرۆکسیدی هایدرۆجین H2O2 ئەمە مادەیەکی شلە بەرموو گروپەکە لەلایەنی 2 بۆ 4 توانی وەریانگەری پیرۆکسیدی هایدرۆجین ژوورۆکسیدی هایدرۆجینشی پێوتن مادەیەکی شلە ئەمە بە گەرمی لە تاقیگەدا شی ئەبێتەوە بۆ ئاو H2O لەگەڵ گازی ئۆکسیژین ڕێگەیەکە بۆ ئامادەکردنی ئۆکسیژین جا بۆ هاوخۆنکردن دوێکە خرێتە ئێرە دویشە خرێتە ئێرە بۆ شێ کالێکەکە هاوسەنگەکەین ئەم کالێکە وەکو ئیشێکی تاقیگەیی کە ڕوو دەست پێ ئەەکەن لەوانەیە کالێکەکە لە سەرەتای ئیشەکەەوە تا کۆتایی لەوانەیە سەعاتێکی پێ بچێت تاقیگەی ئەمە ئەمان کرد ئامادەکردنی گازی ئۆکسیژین لە تاقیگەدا بە ڕێگەی لادانی ئەو بخوارە ئەوانش باز ناکەین چییە و لادانە دوای ئەو تاقیکردنەوەکەمان جارێک دووبارە کردەوە هەرم تاقیکردنەوە ئاهاتین لە جاری دووەمدا ئەم پیرۆکسیدەکە بە گەرمیشیمان نەکردەوە لە جاری دووەمدا مادەیەکی هاندەر وەکو MnO2 دوان ئۆکسیدی مەنگەنیز کە مادەیەکی سەخت و ڕەقە ئەکرای ناو دەفرەکەوە کە ئەکرای ناو دەفرەکەەوە ئیشەکەمان دووبارە ئەکردەوە سیرمانە کرد بە کاتێکی کەمتر کالێکەکە تەواو ئەبوو ئەو گازی ئۆکسیجینی کە ئامادەمانە کرد بە کاتێکی کەمتر بەرهەم هات بۆکەی چییە کالێکەکە بە کاتێکی کەمتر تەواو بوو یعنی کالێکە خێراتر بوو بەهۆی بوونی ئەو مادە هاندەرەوە جا ئەو تاقیگەیە بۆی تۆ تێبگەی مەسەلە شتەکە چییە لێرە کە مۆڵێکیان نهێنا مادەی H2O2یان تێکرد لێرە دەمەقی داخرا بە دەماوانەیەک بۆریەک ئەهاتە دەرەوە لە تاقیگا ئەم بۆریە ئەچوو بۆ ناو حەوزێکی شوشەیی کە ئاوی تایە لە ناو ئەم حەوزە شوشەیەدا شوشەیەک بەسەر و نوتونکراوی پڕ کراوە لە ئاوی تایە ئەمە کە گەرمە کرێ لەسەر ئاگر کە گەرمە کرا H2O2 بە پێ و هاوکێشێ بە گەرمی شێبێتە بێ بە ئاو ئۆکسیژین ئاوەکە خۆی شلە هەر لێرای مێنێتەوە ئەی ئۆکسیژینەکە چی لێ دێت؟ گازە گازەکە دەرباز دەبێت لە تێکەڵەکە بەم بۆریان دێت بۆ ئێرە دێت بۆ ئێرە دێت بۆ ئەم شوشە پڕ لە ئاوە شوشە پڕ لە ئاوەکە پڕ لە ئاوە چی دێت؟ ئۆکسیژین دێت بڵقی گازی بڵقی گازی ئۆکسیژینی چیەکە؟ ئەوێ جێگەی خۆی بکاتەوە لەو شوشەیە بۆی جێگەی خۆی بکاتەوە بە چی بکات؟ ئەبێ ئاوەکە لا بدات ئاوەکە گازەکە سەرەکەوێت بۆ ئەم ناوچەیە ئاوەکە لا ئەدات ئاوەکە دێتە خوارێ هەتاکو بڵقی گازی ئۆکسیژین پەیدا بێت ئەم ئاوە هەر دێتە خوارێ لێرا چی کۆ بێتەوە؟ چی کۆ بێتەوە؟ ئەم تاقیکردنەوەی ناوی لادانی ئاو بۆ خوارەوە بۆ
ئامادەکردنی گازەکان بەکارێ بەس مەبەستم لە تاقیکردنەوەکە نییە مەبەستنەوەیە کە ئەم کاریەکە کە ڕوو ئەدا بە ئیش ئەکرا کاتمان بۆ دانا بۆ سەعاتێکی پێچوو کاتێک تاقیکردنەوەکەمان جارێکی تر دووبارە ئەکردەوە ئەلێرەدا لەناو ئەم دەفرەدا بڕێک مادەی هاندەر MnO2 چوار پێنج جەمکۆڵەی ڕق MnO2 تێ ئەکرا کە ئیشەکەمان جارێکی تر دووبارە کردەوە لە جاتوی سەعاتێکی پێچێت سێ چارێکی پێچوو نیو سەعات بۆ سێ چارێک ئیشەکە زووتر تەواو بوو بۆ ئەم مادە هاندەرە ڕقە وەکو لم وایە وەکو شوشە سەخت و ڕقە کالێکەکە خێراتر ئەکات بە چ سیستمێک چۆن مادەی ڕق کالێک خێراتر ئەکات مادەی ڕق کە ئەم مادە ڕقە کردارێکی فیزیایی لەسەر ڕوو ئەدات کردارەکە ناوی چییە؟ کرداری ڕوو مژین بە عەرەبی دەڵێ ئدمی ساز بە ئینگلیزی دەڵێ ئەدسۆربەیشن ئەم تاقیکردنەوەیە لەوانەیە زۆر کەسێکتان لە ژیانتانە تێبینیتان کردی بێت جاری وایە تۆ پەرداخێک شوشە ئاوت تێ کردووە وانە لە تاقێکا دادناوە ڕۆژە دوو ڕۆژ نەژوورێنرابێت دوای ئەوە هاتوویت سەیری دیواری ناوی پەرداخە شوشەکەت کردووە شوشە ڕوونەکە تێبینی شتێکت کردی بێ دیاردیەک لەسەر دیوی ناوی پەرداخە شوشەکە بڵقی وردی هەوا کۆ ببێتەوە لەوانەیە هەندێک کەس تێبینی ئەوەی تردەوانی کە زۆر سەرنجی چوار دەوری خۆیانێن ئەگەر پەرداخێک ئەو دابنی شوشە دەبێت شوشەش بێت نابێت نایلۆن بێت نایلۆن پێدە نەبێت کە شوشە زیاتر سەختە ڕقە بڕێک ئاوی تێکە پڕیمەکە لەسەر تاقێک داینێت دووسێ ڕۆژ مەیجوورێنە دوای دووسێ ڕۆژی تۆتێکی لەسەر دیوی ناوەی پەرداخە شوشەکە بڵقی هەوای ورد کۆ بۆتەوە ئەو بڵقە هەوا وردەکە کۆ بێتەوە لەسەر دیوی ناوی شوشە سەختە ڕقەکە کردارەکە ناوی کرداری ڕوومژین یعنی ڕووی مادە شوشەکە مادەی تر بۆ لای خۆی هەڵەمژێ کۆیە کاتەوە جا ئەمە پێوترێ دیاردەی ڕوومژین جا لە ئەنجامی کۆبوونەوەی مادەی ڕق کۆبوونەوەی مادەی گازی لەسەر مادە ڕقەکە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی زۆربوونی خستی ئەو مادە ڕقە کە مادەی ستری لەسەر کۆ بێتەوە لەو ناوچەیەدا مادە کۆ بێتەوە ئەڵێن چی؟ ئەڵێن ژمارەی گەرد زۆر بوو لەسەر ئەو مادە ڕقی کە لێرایە SO2 زۆرترە هەتا ژمارەی گەرد زۆر بێت ئێستا لەم وێنەیە باسم کرد هەتا ژمارەی گەرد زۆر بێت ئەگەری چی زیان کات ئەگەری بەریەککەوتن و هەتا بەریەککەوتنیش زۆر بێت ئەگەری ڕوودانی کالێک زیاتر بێت کەواتە هاندەرەکان کالێک خێراتر ئەکەن بێ ئەوەی خۆی بەشدار بێت یعنی بڕەکەی ناگۆڕێ ئەو MnO2 ئەمان کردە ئێرەوە چوار پێنج جەمکۆڵە بڕەکەی ناگۆڕێ وەکو خۆیە مایەوە بڕەکەی هەمووزیای ناکرد بەس کالێکەکەی خێراترەکە جا ئەمە بریتی بوو لە هاندەرێک کە دۆخەکەی ڕقە بە پێی ئەوانەی ناو هاوکێشەکە سێرەکەی ئەم هاندەرە بە پێی ئەمانی دۆخەکەی لەوان جیاوازە ئەم هاندەرە ڕقە دۆخەکەی جیاوازە لە دۆخی مادەی کالێک و دۆکان و بەرەمەتەوە ئەگەر مادەیەک دۆخەکەی لەوان جیاواز بێت بەو هاندەرا وترێت چی؟ بەو هاندەرا وترێت چی؟ واتە هاندەرەکانیش دوو جۆرن هاندەری چوونیەک لەگەڵ هاندەری نا چوونیەک هاندەری ناچوونیەک چۆن کالێک خێراتر ئەکات ئەڵێی بەهۆی کردداری یا دیاردەی چی؟ ڕوومژین بۆ چونکە لە کردداری ڕوومژیندا ئەبێتە هۆی چی؟ زۆربوونی خەستی لەسەر مادە هاندەرەکە هەتاکو خەستیش زیاد بکات یعنی ژمارەی گەرد زیاد بکات ژمارەی گەردیش زیاد بکات وەکو لەو هێنا باسم کرد ئەبێتە هۆی زۆربوونی بەیەکداکەوتنەکان هاندەری تریش هەیە چوونیەکە یعنی چی چوونیەک هاندەری چوونیەک
یعنی دۆخەکەی هەمان دۆخی مادەی کار لێکردوو بەرهەمانکۆ زیاترەوە وەکو ئەنزیمەکان وایە ئەو ئەنزیمانی کە لە جەستەی تۆدایە ئەنزیم هەیە تایبەتە بە هەرس ئەنزیم هەیە تایبەتە بە هەناسەدان ئەم ئەنزیمانە کارەکانی جەستەی تۆ ڕێگەکەن ئەگەر ئەم ئەنزیمانە لە جەستەی تۆدا بڕەکەی کەم و زیاد بکە یا پشێوێت ئەبێتە هۆی زۆرجار کێشەی تەندروستی و کەسە لەوانەیە لە ڕووی هەناسەدانەوە لە ڕووی سووڕی خوێن و جوڵەی سووڕی خوێن جوڵەی هەناسەدان جوڵەی هەرێز ئەمانە هەمووی کۆمەڵی ئەنزیمە لە جەستەی تۆدا ئەمانەی ڕێخستۆ جا ئەم ئەنزیمانەش کە لە جەستەی تۆدان ئیشەکانیان هەمان ئیشی هەندەریە واتە ئەنزیمەکان کە لە جەستەی تۆدا کارەکەن ئەوانیش دانراون بە مادەی هاندەر بەس زۆربیان هاندەرێکی چین هاندەرێکی چوونیەکە چونکە ئەنزیمەکان مادەی شلن لەو ناوەندی کە لە جەستەی تۆدا ئیشەکات ئەوانیش هەمووش وەکو مادەیەکی ناوەندێکی شل دانراون لەبەرەوە بە ئەنزیمەکان ئەوترێ هاندەری چوونیەک بەڵام ئەم هاندەرە چوونیەک و ناچوونیەکانە کامیان لە هەمویان باشترە لە ڕووی خێراتکردنی کارلێکەوە ئەڵێ هاندەرە ناچوونیەکەکان لە هەمویان باشترە چونکە هاندەری ناچوونیەک یعنی ئەو مادانەی کە دۆخی ڕقی هەیە چونکە هاندەرێک دۆخەکەی ڕق بوو خۆ نابێت کارلێکردوەکان و بەرهەمهاتوەکانیش ئەوانیش هەمویان ڕق بن بڵێ ئەمیش ڕق بێ و ئەوانیش ڕق بن کەواتە هاندەرە ناچوونیەکەکە ئەبێ بە هاندەرێکی چوونیەک نییە کارێکی کیمیاییمان نییە ئەمانە هەمووی ڕق بێت یا بێ گاز بن یا بێ شل بن ئێکە هاندەرەکە ڕق بوو بە پێی دۆخەکەی لەگەڵ ئەوانە جیاوازە بێ بە هاندەرێکی ناچوونیەک جا هاندەری ناچوونیەک بۆ لەوانی تر باشترە چونکە ئەو دیاردەی کە لەسەر هاندەری ناچوونیەک ڕوو ئەدات کە پێوترێ دیاردەی چی ڕوومژین لەسەر هاندەرە چوونیەکەکان ڕوو نادات کردداری ڕوومژین لەسەر هاندەری چوونیەک ڕوو نادات ئەمە بریتی بوو لە هاندەر ئەنجا بەگشتی چوونیەک بێ یاخود ناچوونیەک بێت بەگشتی چۆن کارەکاتە سەر خێرایی کارلێک ئێمە ئەگەڕێنەوە بۆ ئاستەکانی وزە لێرە دەستی پێشووتریش باسی ئاستەکانی وزەی مادەی کارلێکردوو بەرهەماتوومان کردووە ئەڵێن ئەگەر ئەمە ئاستی وزە بێت بە کیلۆ جوول ئەمەش تێپەڕبوونی کاردووتمانە کاتێک مادەی کارلێکردوو ئەگۆڕێ بۆ بەرهەم مادەی کارلێک کە ئەگۆڕێ بۆ مادەی بەرهەم پێویستە لە پێشدا مادە کارلێکردووەکە ببێ بە چی؟ ببێ بە ئاوێتەیەکی نێوانی کاتی پێی ئەوترێت ئاڵۆزی چالاک باشە مادەی کارلێکردوو بۆ ئەوەی ببێ بە ئاڵۆز پێویستمان بە چی هەیە؟ مادە کارلێکردووەکان پێویستیان بە چی هەیە؟ پێویستیان بە بڕێک وزە هەیە ئەبێ بڕێک وزەی پێویستیان هەبێت مادە کارلێکردووەکان بۆی لە کاتی بەریەککەوتندا مادە کارلێکردووەکان بگۆڕن بۆ چی؟ ئاڵۆزی چالاک ئەو وزەیە ناونرا چی؟ ئەو وزەی کە مادەی کارلێکردووە گۆڕێ بۆ ئاڵۆزی چالاک ئەو وزە ناونرا وزەی چالاککردن وزەی چالاککردن هێما کرا بە چی؟ ئیئەی باش ئەگەر کارلێکێک بەم شێوەیە ڕوو بدات بەبێ هاندەر یعنی بەبێ ئەمە ئەوە کارلێکەکەیە کارلێکێکی گەرمی مژە بۆ ئەم کارلێکە بۆ گەرمی مژە لێرە ئەم وێنە چەماوە بۆ گەرمی مژە چونکە ئاستی بەرهەم بەرزترە لە ئاستی کارلێکردوو وەکو لێرە یعنی پێویستی بە گەرمی وەکو لەم تاقیکردنیایە بینی ئەم کارلێکە بەهۆی گەرمیەوە ڕوویداوە یعنی گەرمی پێویستی وەکو لە وێنەکەدا ئاماژەم پێ باشە ئەی ئەگەر هاندەرمان بەکارهێنا ئەو هاندەرە ڕقەی کە کرایە ئێرەوە چی بەسەر ئەو هێڵە چەماوەیەدا دێت ئەڵێ کارلێکەکە ڕێڕەوەکەی خۆی ئەگۆڕێت ڕێبازەکەی خۆی ئەگۆڕێت بە ڕێبازێکی تردا تێپەڕێبێت بەو ڕێبازەی تردا ئاڵۆزێکی نوێ دروست ئەبێت ئاڵۆزێکی چالاکی نوێ دروست ئەبێت ئەو ئاڵۆزەی پێشوو جای لەم ئاڵۆزە
ئەگەر بەم ڕێبازەدا بڕوات ئەم ئاڵۆزە نوێ ئاستێکی وزەی نزمتری هەیە وەکوی بینی ئاستێکی وزەی نزمتری هەیە یعنی چی؟ یعنی کار لێ کردووەکان بۆی بگۆڕێن بۆم ئاڵۆزە پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە وزەیەکی کەمتر هەیە ئی ئەی بەمانە وترێت وزەی چالاک بەبوونی هاندەر بەواتە کارلێکەکە کارلێکردوەکان بۆی ببن بە ئاڵۆزی چالاک بە وزەیەکی کەمتر ئەبن بە ئاڵۆز هەتا کارلێکەکە زووتر بگا بە ئاڵۆز زووتریش ئەگۆڕێ بۆچی بەرهەم کەواتە هاندەر بە گشتی چۆن کارەکاتە سەر ئاستەکانی وزە ئایا ئاستی وزەی کارلێکردوو ئەگۆڕێت لە بە هەڵبژار ناکەوێتەوە یا ئاستی وزەی بەرهەم یا ئاستی ئاڵۆزی چالاک یا هەموویان یا هیچیان دۆڵی تەنها ئاستی چێ گۆڕێت ئاڵۆز ئاستی کارلێک و بەرهەم ناگۆڕێت چی لە ئاستی ئاڵۆزی چالاکەکان کەمێکاتەوە لە ئەنجامی کەمبوونەوە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی کەمکردنی بڕی وزەی چالاکردنی کارلێکەکە وزەی چالاکردن چی بوو؟ لە دەستەکانی پێش و باسمان کرد ئەو وزەیە کە پێویستە بۆ گۆڕینی کارلێکردوو بۆ ئاڵۆزی چالاک ئێکە وزەکە شکەم بکات یعنی کارلێکەکە چی؟ کارلێکەکە بە وزەیەکی کەمتر ئەگات بە ئاڵۆز و دوای ئاڵۆزەکەش ئەبێ بە چی؟ بەرهەم هەتا کارلێک بە وزەیەکی کەمتر ڕوو بدات یعنی کارلێکەکە خێراترێ بێت ئەمە بریتی بوو لە ڕووکردنەوەی وێنەکانی چەماوەی ئاستەکانی وزە بەبوونی هاندەر ئەچینە سەر ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە خێرایی کارلێک بە شێوەیەکی یاسایی ژمێرکاری ئەمانی هەمووی لێرە باس کرا خێرایی کارلێک بەندە لەسەر ئەم چەند خاڵە بە شێوەیەکی شەرح باس کرا ئەوەی کە پەیوەندی هەیە بە شەرحەوە لێراتەوە ئەچینە سەر ئەو بەشەی کە پەیوەندی هەیە بە شێوازی بیرکاریەوە خێرایی کارلێک بەندە لەسەر خەستی کارلێکردوەکان بە پێی تێپەڕبوونی کات لە کتێبی خوێندکارە لەسەر ئەم یاسایە هیچ پرسیاری حل نەکرد بەڵام لە کتێبی ڕاهێنانەکان تا هەیە پرسیاری داناوە و واجب بۆ تۆ کە بەم یاسایە حەلەکرێ بەڵام لە کتێبی خوێندکارە تەنانەت وابڵێم لە کتێبی ڕێبەری شارکاری بەڵام کە پرسیارە لە کتێبی ڕاهێنانەکەدا هەبێت ئەبێت تۆ هەموو کاتێک ئەگەری هاتنەوەی بۆ دانی ئەگەر بە ڕێژەیەکی تەمیش بێت جا ئەو پرسیارەی کە بەم یاسایە حەلەکرێت بۆ نمونەڵێت چی؟ ئەڵێ لەم کارلێکەدا پرسیارێک بەم هاوکێشەی دەست پێکە ئەڵێ لەم کارلێکەدا ئەڵێ نمونە لەو کارلێکەی پێشوودا باشە؟ ئەڵێ ئەگەر خەستی H2O2 یعنی مادەی کارلێکردوو لە 0.5 مۆلار بگۆڕێ بۆ 0.2 مۆلار لە ماوەی بۆمنە 30 چرکەدا یا با بڵێن 30 چرکەدا ئایا خێرایی کارلێکەکە چەندە؟ پرسیاری وا هەیە بۆ شێوەیە خێرایی کارلێکەکە چەندە؟ لە کتێبی ڕاهێنانەکان هەرچەندە لە کتێبی خوێندکاران نییە لە ڕێبەران نییە بەڵام کە لە ڕاهێنانە هەبوو ئەبێت تۆ زێ تەستت لێ هەبێ بۆ هاتنەوە بەس پرسیارەکە هیچ نییە هیچ ئەگەر تۆ بە وردی بیخوێنیتەوە چی دراوە و چی داوا کراوە خێرایی واتە ئار داوا کراوە کێ چی تریاوە لە 30 چرکە چییە؟ گۆڕانی کاتە هەنی کارلێکەکە لە ماوەی 30 چرکەدا
ئەو گۆڕانی بەسەردا هاتووە ئەمەیە گۆڕانەکە. گۆڕانەکە چییە؟ لە خەستی ئەم مادەکە لێ کردووە بڵین یەکەم جار نیو مۆلاری بووە، دوای سی چرکە خەستیەکەی گۆڕاوە بۆ ئەو پۆین دوو. بۆ کەمی کردووە؟ بۆ کەمی کردووە؟ دایمەنەوێ بزانی مادەی کار لێ کردوو هەمیشە بڕەکەی چی لێ دێت؟ مادەی کار لێ کردوو هەمیشە لە هەموو کارێکی تیبەیدا مادەی کار لێ کردوو بڕەکەی چی لێ دێت؟ کەمەکە. کار لێ کردوو بە معنای کار کردوو. کار کردوو یعنی کەم کردوو. لا بۆیە بێ کەم بکە. جا ئەگەر پرسیارێکی وا لەم جۆرە هاتەوە هەرچەند تا ئێستا نەشاردێتەوە بەس لەبەر لە ڕاهێنانەکان تا هەیە تێبەڕەشوتەکە ئەڵێ خێرایی ئەکاتە. ئەو سالبێسە پێڵێن بۆچی دایانێن، زان بۆچی دایانێن. گۆڕانی خەستی کار لێ کردووەکە. خەستی وەکو پێشتر خوێندی بێتێ ئایا دەلتا تی لە بەندی پێنجە لە چینای گەرمیە دەلتا تی ئەکاتە چی؟ تی دووهەم ناخستی یەکەم. ئەمیش وەکو ئەوە بڵێ گۆڕانی خەستی ئەکاتە چی؟ خەستی دوجار ناقص خەستی یەکەم جار. عینەوە وایە گۆڕانی خەستی. عینە دەلتاتی ئەکاتە تی دوو ناقستی یەک. گۆڕانی خەستی ئەکاتە خەستی دوجار ناقص خەستی یەکەم جار. دابەشی گۆڕانی کات ئەو کاتێک کە خایەندێتی باشە. ئەگە پرسیارەکە بخوێنیتەوە ئەڵێ کارلێکەکە لە 0.5 گۆڕا بۆ 0.2 یعنی چی؟ یعنی یەکەم جار 0.5 ئەی دوجار واتە ئەڵێ ئەکاتە دوجار 0.2 بووە. 0.2 باشە. 0.2 یەکەم جار 0.5 بووە. کاتەکە سی چرکە باشە. ئەگەر ئەمە ئەنجامەکەی بدۆزیتەوە 0.2 ناقص 0.5 ئەکاتە چی؟ ئەکاتە ناقص 0.3. دابەشی سی ئەکەی ئەکاتە 0.01. ئەمە یەکەکەی مۆلارە، ئەمەش چرکەیە. ئەمە مۆلار لەسەر چرکە، بەڵام ئەم سالبەی ئێرە لێرە دابنیتەوە نابێ خێرایی کارلێک بە سالب دەرچێت. خێرایی کارلێک خێراییە لە گۆڕانی خەستی لە یەکەی شکاتدا. جا بۆ ئەوەی لەو سالب ڕزگارمان بێت هەر لە سەرەتاوە یاساکە بە چی دەست پێکات؟ سالبێکی بۆ دانێت. ئەو سالبەی بۆ دانێت کە ئەو سالبە دانیت دوانێ سالب کەڕە سالب دەبێتەوە بە چی؟ موجب. واتە خەستی کار لێ کردووەکە هاتە چەند؟ ئەکاتە 0.01 مۆلار لەسەر چرکە. ئەگەر پرسیارێکی لەم شێوەیە هاتەوە هەردوو خەستەکە لە یەک دەربکە. خەستی دوجار ناقص خەستی یەکەم جار دابەشی کاتەکەیەکەیت، بەڵام ئەو سالبەت بیر نەچێت بۆی ئەنجامەکەی بەچی دەرچێت؟ بە موجب. ئەمە نمونەیەک بوو لەسەر ئەو شێوەی پرسیارەی ئەگەر لە ڕاهێنانەکانە هاتەوە. نمرەکەم خۆشەوێ، شانازی پێواکەم. منیش نمرەکەم خۆشەوێ چونکە خەونی چەند ساڵی منە. هاوڕێیەتیمان داهاتوومان پێکەوە بنێت. وێنەکانمان جوانترە بن لەگەڵ نمرەکانمان. هەمووان دڵخۆشین بە سەرکەوتنمان، بە ئایندەمان، بە نمرەکانمان. ئایندەتان لەگەڵ پەیمانگەی سلێمانی بەدەست بێنن. پەیمانگای سلێمانی پێشەنگ